بەناوچەوانی دوژمنانی کورد و کوردستانەوە نۆی حوزەیرانی 1963 ئەو ڕۆژەیە ئالێرەدا تێکۆشەران و خەباتگێڕان و ئینسانە بە ئەمەکانی نیشتیمان گیانی خۆیان بەخشی. ئەو ڕۆژەیە کە هەزاران ئینسانی کوردپەروەر شیعر و داستانیان لە خوێن و جەستە و لاشەی ئەم تێکۆشەرانە بۆ ئەم نیشتیمانە دروست کرد. ئەو ڕۆژەیە کە باڵا و بەرتەقای ژیانی ئەمانە ئەوەندە بەرز بوو، ئەوەندە ئیلهام بەخش بوو کە هەمومان فەخر و شانازیان پێوە بکەین. ئەمڕۆ لەم ڕۆژەدا کە یادی ئەو تێکۆشەرانە ئەکەینەوە، نەوەکانیان قارەمانەکانیان لە حوزوری ئێوەی بەڕێزا وەستاون. لەبەرەوە من داوا ئەکەم هەرێکە لە کاک دکتۆر خۆشەوی و کاک دکتۆر ئاوات نامیق ئاغا کەنەوەی ئەو شەهیدە قارەمان و سەربەرزانەیە بێنە گفتوگۆ هەتاکو معاناتی خۆی و خێزان و تێکۆشەرانی ئەم شارە بەگوێی ئێمە و تێکۆشەران و ئەو خەڵکە بدا کە ئیلهام بەخشی ئێمە بوون و ببێتە نوقتەیەکی عاریش بۆ ئەو کەسانەی کە لە عاز ئەم تاوانە گەورەی هەتا ئێستا بێدەنگ بوون. نۆی حوزەیرانی 63 سپێدەیەکی زوو هێشتا گزنگی بەیانی سەری دەرنەهێنا بوو. لەشکری سەربازی ڕژێمی عێراق پەلاماری شەقام و کۆڵان و ماڵ و هەموو گەڕێکێکی سلێمانیدا و جینۆسایدێکی گەورەی ئەنجامدا. ئەو ساڵە بەعسەکان حکمان گرتبووە دەست و لە ماوەی دوو کابینەی حکومەتەکەیانە ئاماژەیان بە ماف و داخوازەکانی کورد نەکردبوو. ئەم ژارە ناڕزایی کوردی لێکەوتەوە و داخوازی چەسپاندنی مافەنەتەوەیەکانن لە حکومەتی عێراق کردبوو. ئەوانیش وەک هەمیشە بەڵێنان بە کوردداوە و جێبەجیان نەکردووە. پارێزگاری ئەو کاتەی سلێمانیش بۆ بێدەنگکردنی خەڵکەکەی لە بەیانێکدا زۆر بەڵێنی وەکو پاراستنی ئاسایش و ئارامی و گەیاندنی ئاوەدانی پێداون. بەڵام هەردووروشم بووە و شاڵاوی ڕەشبگیری لە سلێمانی بە هەمان شێوەی ڕژێمەکانی تر بەردەوام بووە و هەزارانیان بۆ زیندانی نوگرە سەلمان ڕەوانە کردووە. هەرچەندە ڕێکەوتن لە نێوان جوڵانەوەی ئەو کاتەی کورد و ڕژێمی عێراقدا هەبووە، بەڵام بەیاننامەکەی پارێزگار و مامەڵەی حکومەت تەنیا بۆ فریودانی کورد بووە و بە کۆمەڵکوژەکەی نۆی حوزەیرانی 1963 شەڕیان دژی کورد هەڵگیرساندۆتەوە و هێرشی زەمینی و ئاسمانی گەورەیان دەست پێ کردووە و قەدەغەی هاتوچۆی چڕیان لە ناو شاردا ڕاگەیاندووە.